پێت وایە مناڵەکەت کێشەی هەست؟ پێت خۆشە مناڵەکەت ئەرکەکانی بە دروستی بەجێ بێنێ بەڵام تۆ هەچی هەوڵ ئەدەی سەر ناکەوی؟ پێت وایە مناڵەکەت بەگوێت ناکا؟ چی بکەیت لەوەی کە وەکو باوک و دایکێک چێژ بەی لەگەڵ مناڵەکانت؟ کێشەکان جۆراوجۆرن، بۆ هەر کێشەیەکیش ڕێگە چارەی تایبەت هەیە. ئەتوانین بە بەکارهێنانی تکنیکەکانی گۆڕینی ڕەفتار مناڵەکان بەرەو ئاراستەیەکی دروست ببین. لە دەروونناسی کەڵک وەرەگرین بۆ ئەوەی کە پەروەردەیەکی دروست بەڕێوە بەرین. من ئەنوەر نەویدیانم، دکتۆرای دەروونناسی پەروەردە و لەم پۆلەدا هەوڵ ئەدەم ئەوەی کە پێویستە بۆ باوک و دایکێکی سەرکەوتوو بیدەمە خزمەتان و پێکەوە بەحسی لەسەر بکەین.